جەنگاوەری پاڵەوان لە نووسینی خەبات کووردە لە پەلەماری دروزەکانی خواروی سووریا و بە تایبەتیش پارێزگای سوێدای زۆرینە دروست زۆربەی شەرمانە چێکدارە ساوێلکە و دڕندەکانی بەرەی نووسرە و هۆشتروانەکانی بادیەی شام و چەتە و بەکرێ گیراوەکانی ئەمشات و حەمزاتی سەر بە ئەردۆگان هاواریان دەکرد چەتەکانی قەندیل نۆرەی ئێوەیە. بەڵێ قەسابخانەکەی شاری سوێدا ڕوویدا و بە زەبری هێزی ئاسمانی سوپای ئیسرائیل بە مشکاوی تەواوی چەتەکان لە پارێزگاکە دەرکران. لەو کاتەوە سێ گورگە شەڕخوازەکەی تورک ئەردۆگان و فیدان و کاڵن لە هەڕەشەکانیان بۆ سەر شەڕوانان و هێزەکانی هەسەدا هەتا ئێستا درێغیان نەکردووە و هەر بەردەوامیشن. لە ئێستادا باخچەلی سەرۆکی گورگەکانیش دەستی کردووە بە هەڕەشەکردن و بە کۆتایی هێنانی دانوستانەکانیان لەگەڵ سەرانی گەری لاوپەکەکە شەڕوانان دەترسێنن. لە بەرامبەریشدا سەرۆکە زیندانی کراوەکەی ئیمرالیش دەستبردن بۆ هێزەکانی هەسەدەی بە کارتی سوور ناسان. ڕۆژانە شەڕوانان ڕۆژ دوای ڕۆژ سەرکەوتن بە سەرچەتەکانی داعش بەدەستەهێن و لە کونەکانیان وەدەریان دەنێن. سەرباقی هەموو و چالاکیانەش ڕۆژانە و چەکە کاریگەر و تازە و بەناوبانگانەی کە سوپای ئەمریکا پێشکەشیان دەکات و سەرکەوتوانە ڕاهێنانی لەسەر دەکەن و زیرەکانە بەکاری دەهێنن. چەتەکانی شەرع و سوپای تورک و سەرۆکەکەیانی پێچاوترسێن دەکەن. لە ڕووی سیاسیشەوە هەرچەندە ئەردۆگان خۆی گەیاندە کۆنفرانسەکەی شەنگهای و لەبەریان پاڕایەوە کە بیکەنە ئەندام و بەسەر شۆڕی گەڕایەوە. لە بەرامبەریشدا ڕۆژاواش زۆر چاونەترسانە وڵامی هەڕەشەکانی ئەردۆگانیان دایەوە و بەڕاگەیاندنی دەوڵەت سوڵتانیان شۆک کرد. لەناو ئەو هەموو بگرە و بێنە و ئەو هەموو ئاڵۆزیانەشدا ئیسرائیل و سوپاکەی لە کاولکردن و بۆمبابارانەکانیان بۆ سەرپێگە سەربازی و جاسوسیەکانی دیمەشق و ئەنقەرە لە ناوخاکی سووریا بێکۆتا درێژەی هەیە و ڕۆژانەش سەرکردە بە ناوبانگەکانی ئەو گروپانە دەکاتە ئامانج و دەیان نێرێ بۆ لای خۆریەکان. بەڵێ بەگەیشتنی ئەدمیرال بۆ ڕۆژاوا و دەرکەوتنیان لەگەڵ جەنەڕاڵە بێداڵەکەی کوردان و کۆبوونەوەی کۆپەر لەگەڵ جەنەڕاڵە پلەباڵەکانی دەوڵەتی ئیسرائیلیش خەریکە ئەردۆگان وەزک دەدا و هەژمارکردنی تورکیا وەکو دەوڵەتێکی ئاسیاوی خەریکە بە یەکجاری شێت و هاریشی دەکات. اینجا ڕیزبەندی و ناساندنی هێزەکانی هەسەدە بە چاوی کراوەی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وای کردووە تەواوی تورک و سوپاترسنۆکەکەیان چۆکدادەن و هێز و توانیان نەمێنێ کە بەردەوام بن لە هەڕەشەکانیان و تووشی نەخۆشی شێتی و هاری ببن. بەڵێ ڕۆژانێدادی ئەردۆگان و هەواوازەکانی تووشی ماخۆلان و سوڕانەوە لە ناو بازنەیەکی داخراودا دەبن و لە کۆتاییدا هەردەبێت چۆکدادن. ئەوەی کە لە ئێستادا ئەردۆگان لێ دەترسێ هەڵگیرسانەوەی گەڕی دووەمی شەڕی ئیسرائیل و ئێرانە و نەزانینیەتی کەکەی کاتژمێری سفر ئاشکرا دەبێت چونکە هەر دوێنە لە پڕتاو تەواوی سوپا و پاسدار و هێزە چەکدارەکانی ئێران کەوتنە حاڵەتی ئامادەباشیەوە بەمەرجێ لەلایەن سوپای ئیسرائیل و ئەمریکاش لە ناوچەکە هیچ جوڵەیەک و ترسێکیش بەدی ناکرێت. ترس و تۆقاندن و هەڕەشەکردنیش تا ئەو ساتە درێژەیان هەیە.